دیمەنەکانی وشکبوونی بەنداوی پەڵکانەیە لە سنووری ناحیەی لەیلان کە ماوەی چەند ڕۆژێکە بە تەواوی وشک بووە و بووەتە هۆکاری مردار بوونەوەی هەزاران ماسی کە بە 4 تەن ماسی دەخەمڵێنرێ. دانیشتوانی گوندەکە بە نیگەرانیەوە لە وشکبوونی بەنداوەکە دەڕوانن چونکە وەک خۆیان دەڵێن سەرچاوەی هەموو بەرهەمە کوشتوکاڵی و ئاژەڵداریەکانی سنوورەکەیە. یعنی زیانەکانی ئەم سەدە چۆن چییە؟ ئێمە فەلاحەتێ زۆرمانە کرد، گەرممان پێکرد، بەراومان پێکرد، ئیمساڵ بێبارانی بوو لە گەرمیانە هەمووتان ئەزانن هیچ کەسێ نەیتوانیە گەنم بەرهەم بێنی. ئێمە بوو بنی ئەم ئاوە گەنممان بەرهەم کرد هاوردووە و تەسمیلی دەوڵەتی عێراقمان کردووە. ئێستا ئەمە ئەبێتە هۆی ئەوەی یعنی منتیقەکە چۆڵە بێ. بە هەزارەها تەیروتور لەسەر ئەم ئاوا ئاوێ خوارد. من یەکێ بووم لەوانە ڕۆژانە شەڕم لەگەڵ خەڵکە کرد بۆی تەقەنەکەن لە تەیروتورەکان لە درەختەکان بۆ ئەوی بمێنی. پێشەکی بە خێراتین کەناڵەکەتانەکەم وەڵایی ماسیەکان وەختی خۆی کە ئەم سەدە کراوە و جەنابی کاکشی عەلی 25,000 ماسی لە حساب خۆی تێکردووە. ئیسش کە زیانی بەرکەوتووە نزیکەی 4 تەن ماسی زیانی بەرکەوتووە بە زیاد و نەک بەکەمەوە. ئەم سەدەیش ساڵانە کاک جەنابی کاکشی عەلی و کاک شێخ برایم بەراوی لێکەن دەغڵە و دار و دارستانە و باخە و زیانێ زۆریان بەرکەوتووە. ئیمساڵ لە ڕووی وشکە ساڵیەوە جەنابیان گەنیمیان داوەتە حکوومەتی عێراقی گەنیمی بەراوی ئەم سەدە. بەڕێوەبەری ناحیەی لەیلان وشکبوونی بەنداوەکە بۆ وشکە ساڵی و کەمی کانیا و چەمەکانی سنوورەکە دەگێڕێتەوە و دەڵێت بۆ داهاتوو چارەسەری بەنداوەکە پاککردنەوەیەتی لە قوڕ و لیتە. ئەسباب وشکبوون ئەو سەدە ینی بەس تەرسوبات نییە، بێبارانیە و ئەو نییە، ینی ئەمەە ئابار حەفر کراوە لە لەیلان ئیتر چاو نەما کانیومانی نەما. ئەو سەدە احتیمادی لەسەر باران و ئەو کانیەوە ئەو چاوە بەخوا نەماوە. ئەگەر پاکردنی بۆ سەدەکە باشە بۆ مستەقبەلەن، ئەگەر پڕ بێ ئاوەکە بە سوهولە دەرەچێ وئیلا فایدەی نییە. ئەستەخۆ ئەگەر پاکمان کرد پڕ نابێ، بەم ئەو چاو پڕ نابێ، احتیمادی لەسەر ئەو بارانە. لە سنووری ناحیەی لەیلان 2 بەنداو دروست کراون، ئەوانیش بەنداوەکانی شیرین و پەڵکانن کە بوونەتە هۆکاری بوژانەوەی کەرتی کوشتوکاڵی ناوچەکە. هەر بۆیە دانیشتوانی سنوورەکە و پەڵکانە بە تایبەتی داوا دەکەن هەرچی زووە حکوومەت پرۆسەی پاکردنەوەی بەنداوەکە دەست پێ بکات تا بۆ داهاتوو توانای گلدانەوە و ئەمبارکردنی ئاوی زیاتری هەبێت. چیانووری کەناڵی پەیام، گوندی پەڵکانە، ناحیەی لەیلان.